This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانی. ئەو گلەیانەی لە حکومەتەکانی پێشووتری هەرێم دەکران کە دوو حزب پێکی دەهێنان، ئێستاش بەردەوامن لە حکومەتە بنکەفراوانیە 5 حزبەکە. دەوترێت قەیرانەکان ئەگەر زۆرتر نەبن کەمتر نین لەم حکومەتە بنکەفراوانەدا. ئێمەش دەپرسین بۆ خۆبڕیار بوو نمونەیەکی جیاواز پێشکەش بکرێت. لە یەکێک لە حەڵقەکانی دووجار بیربکەرەوەی NRTدا یەکێک لە میوانەکان ئەم حکومەتەی ناونا حکومەتی چلقەیران، ئاخۆ قەیرانە زۆرەکان چارەنووسی ئەم حکومەتە بەرەو کوێ دەبات. ئەم پرسە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانم. کاردۆ محەممەد ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت، هەروەها خالید ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری دهۆکەوە لەگەڵمان دەبێت، هەروەها مەهدی ئەبوبەکر مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر بن. بەڕێزانی وەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیارەکانتان سەرنجتان لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت لە ڕێگەی پەیجی NRTەوە بۆ ئێمە بنێرن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵام بۆ پرسیارەکانی ئێوە وەربگرمەوە. کاک کردو، سوپاس بۆ ئامادەبوون. سەرەتا دێمە لای جەنابتان. دەمەوێت بزانم حکوومەتی بنکەفراوان ئەزمونێکی خراپ بوو، ئەزمونێک تەجروبەیەک بوو کە سەرکەوتوو نەبوو، یان ئەوە ئەو ئەجواءەیە کە دروست بوو هەر لە شەڕی داعش، هەر لەو قەیرانانەی کە هەمیشە حکومەتی هەرێم بۆ خۆی باسی دەکا، ئەوەی حکومەتی ناوەندی بۆ نمونە گرفتی دارایی بۆ دروست کردووە، ئەمانە بوونیان هێشت ئەم تەجروبەیە سەرکەوتوو بیان بۆ خۆی ئەساسەن حکومەتی بنکەفراوان تەجروبەیەکی باش نەبوو. بەڵێ سپاس. لە ڕاستیدا ئێستا لە کوردستان لە قەیرانێکی یانی دەتوانم بڵێم خنچێنەر دەژی نائاساییە. ئەمە پەیوەندی بە ئەو ماوەیەی پێکهێنانی حکومەتەوە نییە. ڕەنگە خەڵک لە کاتی پێکهێنانی حکومەتەکە ئومێدی لەسەر ئەوە هەڵچنی بی کە ئەم حکومەتە دەتوانێت ئەو کێشانەی لە 23 ساڵی ڕابردوو هەبوو سەبارەت بە نەبوونی پلانێکی تۆکمە، سەبارەت بە نەبوونی بەرنمەیە کە ئیعتیماد تەنها لەسەر هێنانی بودجە لە عێراق نەکا، بەڵکو لەسەر بواری کشتتوکاڵ بکە، لەسەر بواری پیشەسازی بکە، شەفافیت بخاتە دامەزراوەکانی خۆی. بەڵام بەهۆی ئەو قەیرانانەی کە لە کاتی پێکهێنانی حکومەتەکە کە دەتوانم بڵێم لە ڕووی سیاسیشەوە نەیتوانی سەقامگیری دروست بکە، نەیتوانی ئیرادەیەکی بەهێزی هەبێ بۆ چاکسازی، بۆ گۆڕانکاری، بۆ سەروەری یاسا. هەموو ئەوانە لەو ماوە کورتە بەتایبەتی لە ئاستی دەرەوەش کە تو ڕوبەڕووی شەڕێکی گەورەی تیرۆریستی نێودەوڵەتی بووە، ئەمانە هەموو بوونە هۆکار کە حکومەت نەتوانێت کە بەسیترین بژێوی ژیان کە موچێ لە جەژنە دابەشیکە، کە ئەمە دەتوانم بڵێم ینی مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر کاری دەوڵەتداری، چکە پێمان وایە دەوڵەتداری بەو شێوازەی ئێستا بەڕێوە ناچێ. باشە کا کوردۆ، دەبێت بێمە سەر کارنامەی لایەنەکان، لایەنە بەشداربووەکانی ناو حکومەتی هەرێمی کوردستان. ئێوە وەکو لایەنە ئۆپۆزسیۆنەکانی پێشووتر بڕیار بوو لەم حکومەتەدا نمونەیەکی جیاوازتر پێشکەش بکەن، بەڵام هەمیشە مبەڕیرەکەتانەوەیە کە ڕێگریتان بۆ دروستەکرێت. نوێنەرەکانی ئێوە لە ناو حکومەتدا بۆ خۆیان ناچالاکن، ناتوانن ڕۆڵیان هەبێت، یان دیسانەوە ئێوە شەرە و قسەیە دەکەنەوەی کە ئەوە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانە یان لایەنەکانی دیکەن کە ڕێگریتان بۆ دروستەکەن بۆ چاکسازی و بەڕێوەبردننی حکومەت بە شێوەیەکی جیاواز، یان وەکەوەی کە خۆتان دەڵێن کە خۆتانەتانەوێت. ئێمە لە کاتی بەشداریکردنمان لە حکومەت یا هاوبەشێتیکردن لە حکومەت لەسەر ئەساسی بەرنمەیەک بووە کە ئەم حکومەتە بتوانێت ئیتر بە دامەزراوەیی کار بکە، بەرنمەی چاکسازی هەبێ، شەفافەتی هەبێ، ئیعتیماد بکاتە سەر بۆ نمونە ئابووری خۆ پارێزی، یا دەتوانم بڵێم خودکەفایی توانایی خۆی. ئێمە لە حکومەتی هەماهەنگی داین، ینی ئێمە بەتەنیا بڕیار بەدەستنین لەم حکومەتە، بەڵام ئێمە پشتیوانی ئەو بەرنمەیەمان کردووە کە پێویستە ئەم حکومەتە لە کارنامەی خۆی کە یعلانی کردووە لە بەردەمی پەرلەمان جێبەجێ بکە. تا جێبەجێ کردووە وایە حکومەت سەرڕای نەخێر، تا ئێستا سەرڕای ئەو کێشە و گرفتانەی کە لە دەرەوە لە پەیوەندی حکومەت لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدا، لە شەڕی لەگەڵ داعش، لە نەبوونی شەفافیەتێکی تەواو لە داهاتەکانی، هەموو ئەوانە ڕێگری گەورە بوونە
کە پێویستی بە چاکسازیەکی بەهێز هەبوو کە بەرنامەی چاکسازیە پێویستی بە هێزکردنی موسساتەکانی شەفافیەتە وەکو ڕقابە وەکو دەستای نەزاها وەکو ڕقابەی پەرلەمان هەموو ئەوانە کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کەمە بتوانین ئەم بەرنامەیە جێبەجێکەن حتا لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی سەقامگیری سیاسیشەوە لە کوردستان ئێمە نەمانتوانی ئەو هەنگاوانە باوێن کە حکومەت لە متمانە پێدانی خۆی ڕایگەیاند ئەمانە کۆسپی گەورن لە بەردەم بەڕێوەچوونی حکومەت بە شێوەیە کە ئێمە خواستمان بوویان لە بەرنامەماندا بوو دەنانوێنەرەکانی ئێمە لە حکومەتدا هەمیشە ویستویانە ئەو بەرنامەیە جێبەجێکەن بەڵام ئەوە بە تاگڕەوی یا بە تەنیا جێبەجێ ناکرێت پێویستە ئەم حکومەتە لە کۆی بەرنامەی خۆیدا خاوەنی جێبەجێکردن و ئەو بەڵێنە بێ کە بە خەڵکی داوە یعنی ئێستا یەکێک لە گرفتەکانی ئێمە لە فشارەکانی ئێمە لەگەڵ حکومەت پەیوەندی بە سەرڕای جانبە سیاسیەکەی لایەنە سیاسەکەش هێشتاوا سەرباری لایەنە اقتصادیەکەی گرفتمان بۆ دروست بووە ئێمە پێویستمانە لە ئاستی عێراق کێشەکانمان چارەسەرکەین بە شێوەیەک یا بڕیار بدەین لە ناردنی دەرەوە نەفل بە پشتیوانی خۆمان بەڵام بەلامانەوە گرنگ بووە کە ڕوونکاری شەفافەت لە داهاتەکە دابی بەلامانەوە گرنگ بوو داهاتی کوردستان شەفافەتی تێدابی بەلامانەوە گرنگ بوو حکومەت بەرنامەی دژایەتی گەندەڵی هەبی لە کوردستاندا هەموو ئەوانە کاریگەریان هەیە لەسەر بەڕێوە بردووی حکومەت بەلامانەوە گرنگ بوو سیستەمی سیاسی استقراری تێدابی نەکرد بەلاتانەوە گرنگ بوو کا کاردۆ ینی وتان دەشیکەین بۆ نمونە خۆ ئێستا لە پەرلەمان حزورتان هەیە لە ناو حکوومەتە حزورتان هەیە یەکێک لە وەزارەتە گرنگەکان کە وەزارەتی داراییە و پێیوەستە بەم پرسەوە لەلای ئێوەیە وەکو بزوتنەوەی گۆڕان مانگا چارەسەر بکرێت ببوورە جۆکارەکەت نەبوو وتم نەک تەنها بەلاتانەوە گرنگ بوو ینی بەڵێنتاندا کە لە حکوومەتدا ئەو کارانە بکەن ئێستا ئێوە نوێنەرتان هەیە لە حکوومەتدا ینی یەکێک لە وەزارەتە گرنگەکان کە وەزارەتی داراییە لە لای ئێوەیە کە پەیوەستە بە داهاتی ئەم وڵاتەوە بۆچی نەتانتوانیوە بیکەن ئێمە ینی پێمان وایە باری سیاسی بەڕێوەبردننی سیاسی بڕیاری هاوبەش هەموو ئەوانە کاریگەری دەبی لەسەر لایەنی اقتصادی لایەنی کۆمەڵایەتی لە وەبەرهێنان لە کوردستان ئەمە هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە ئێمە لە شەرداین بەڵام ئەمە ناکەینە بیان و ئێمە بڕیارمانداوە پێمان وایە ئەو داهاتەی نەوتی ئێستا کە کوردستان دەهێنێتە ناو وەزارەتی دارایی قەت لە ساڵانی ڕابردوو ئەمە نەبووە بەڵام ساڵانی ڕابردوو ئێمە بەدەیان ملیار دۆلار لە عێراقیشەوە دەهات ئێمە هەر لە قەیراندا بووین ئێستا ئێمە لە کوردستاندا دەمانەوێت گۆڕانکاری بکرێت پێم وایە ئەو برادرانەی کە لەو شوێنانن کە پەیوەندی بە دارایی کوردستان هەیە ئەوەی دێتە بەردەستیان بە شەفافی دابەشی دەکەن بەڵام من پێم وایە هێشتان ئێمە نەمانتوانی ئەو بەرنامەی کە پەیوەندی بە دامەزراوکردنی وڵات هەبوو پەیوەندی بە شەفافیت هەبوو بە چاکسازی بوو ئەو لە کوردستاندا ئیرادەی چاکسازی زۆر لاوازە و بە ئاسانی ناتوانی دەستی حزب لە ناو اقتصاد لە ناو سیاست لە بەڕێوەبردننی وڵات ببڕی سپاس دەکەم کاک کاردۆ دەگەڕێمە وڵات کاک مەهدی دەمە لای جەنابەت یعنی ئەوەی کە سەرنجی زۆر دروست بوو لەسەر حکوومەتی بنکەفراوان ڕۆژانە جۆمان لە ناڕزایی و لە گلەی خەڵکە بێت وەک لە پێشەکێکە ژاماژەم پێکرانی هەموو ئەو گلیانی لە حکوومەتەکانی پێشووتر هەبوون ئێستاش دیسانەوە بۆ حکوومەتی بنکەفراوان جۆمان لێ دەبێت دەمەوێت تۆ بە دیاریکراوی لەسەر هۆکارەکان بۆستی بۆ خۆی ئەم تەجروبەیەکی باش نەبوو تاقیکردنەوەی حکوومەتی بنکەفراوان بەشداری پێکردنی هەموو لایەنەکان یان وەکۆی لە کاک کردۆشم پرسی سەرنجی خۆیدا ئەو ئەجوایی دروست بوو بۆ هەرێمی کوردستان ئەو قەیرانانەی ڕووی کردە هەرێمی کوردستان قەیرانی دەرەکی حتمەن تەسیراتی خۆیان هەبوو لەسەرەوەی کە ئەم حکوومەتە نەتوانێت ئەو قەیرانانە تێپەڕێنێ هۆکاری لاوازی ئەم حکوومەتی کە ئێستای بینین هۆکارێکی بنێویە ئەگەڕێتەوە سەر ئەساسی ئەوەی کە ئەم حکوومەتە لە ناو چ نیزامێکی سیاسیا لەدایک بووە ئەو سیستمە سیاسی کە ئەم حکوومەتی بەرهێمێناوەتی سیستمێکی سیاسی ئایا سیستمێکە سیستمێکی دیکتاتۆری یان سیستمێکی دیموکراتیە خوامیانە ئایا ئەم سیستمە سیاسی ئامانجەکەی بەرژەوەندی گشتیە یا بەرژەوەندی حیزب و لە ناو حیزبیشا چەند کەسێکە لەبەر ئەوەی کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان سیستمێکی ئیستیبدادی سەرکوتکاری دیکتاتۆریە و ئەو حکوومەتێکی کە دروست ئەبێ ڕنگدانەوەی فەلسفەی ئەو سیستمە سیاسیە و ئەو حکوومەتیش کە ئێستا دروست بووە و ئەو حکوومەتانی کە پێشتریشە بوون و ئەوانی کە دواتریش دروستە بن
پەیوەندی بەوە نییە کە ئایا ئەو حکومەتە لە چ دەقەیەکە لە چ لەحزەیەکی مێژوویە لەدایک بۆ دروست بووە وەکەوەی کە باسەکرێت کە ئەم حکومەتە دروست بووە لە کاتێکە کە شەڕی داعشە بووە لە کاتێکا دروست بووە کە لەگەڵ بەغدایە کێشە هەبووە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە ئەمانە نەتیجەن ئەمانە سەبەب نین ئێمە بابێنە سەر ئەوەی ئایا ئەگەر ئەم حکومەتە حکومەتێکی دیموکراتی بواە سیستمەکە سیستمێکی دیموکراتی بواە ئێمە بۆ لەگەڵ بەغایە کێشەمانە بوو ئەگەر ئەم حکومەتە حکومەتێکی دیموکراتی بواە سیستمەکەی سیستمێکی دیموکراتی بواە ئەو داهاتەی با لەگەڵ عێراقیشە ئێمە کێشەمان هەبێ و بودجەی هەرێمی کوردستان بەڵام بەس حەزەکەم لەسەر و لایەنە بۆستین یانی ئەوەی کە تۆ پێ دوایە حکومەتێکی دیموکراتین یا حکومەتێکی یاخود سیستمەکەمان بۆ دیکتاتۆریە بڵێ دیکتاتۆریە یعنی پێوەرە زانستەکان چین بۆ ئەمە چونکە خۆ ئەوانەی ئەم هەرێمە بەڕێوابن ئێستا بە 5 حیزبەکەشەوە کە لەناو حکومەتان هەرگیز بەم ڕەهایی ئەم قسەیان نەکردووە یعنی کامانن ئەو مبەڕیرە زانستیانی یاخود ئەو بنەما زانستیانی کە ئەم پێناسەیە ئەدا بە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە سیستمێکە سیستمی سیاسی دیموکراتی یەکەم ئامانجەکە بە ئامانجەکەی مەجایەکەینەوە کە ئامانجەکەی بەرژەوەندی گشتیە بەڵام ئایا ئێمە بین سەیری حکومەت و فەرمانڕەوایی ئێستا ئەگەر ئامانجی بەرژەوەندی گشتی بواە ئەم هەموو قەیرانەوە و جەناب داماژەت پێدایکە لە میوانەکان ناوینەوە حکوومەتی چڵ قەیران من زیاتریش یەکەم بگرێ بۆ حکوومەتی قەیرانەکان نەک تەنها چڵ قەیران بڕۆ بۆ هەموو بنیە سیماعیەکان کۆمەڵایەتیەکان سیاسیەکان ئابوووریەکان ڕۆشنبیریەکان صحیح هەرچی بنیەیەکی ئەم مستەمعی ئێماگری هەمووی قەیرانە یعنی تۆ ناتوانانی لە یەک و دوان وسیانە کورتی کەیتەوە کەواتە لێرەوە ئێمە کە قەیرانەکانە بینین کەواتە ئەم حکوومەتە لە بەرژەوەندی گشتی ئیش ناکە لە بەرچی لە بەروی نیزامە سیاسەکە ئەساسن بڕای بە بەرژەوەندی گشتی نییە ئەمەیشێکە لە پێوەرەکان پێوەرێکی تر بریتە لەوەی کە هەموو نیزامیی سیاسی دیموکراسی هەوڵی قوڵکردنەوەی فەرهەنگی دیموکراسی لە وڵاتەکەیدا ئایا ئێمە سەیری ئەم نیزامی سیاسی لە کوردستان ناکەین ئێمە بینیمانە کە ئەم حکوومەتە ئەم نیزامە سیاسیە لە ڕێگەی حکوومەتەکەی و لە ڕێگەی مؤسساتەکانیەوە هەوڵی قوڵکردنەوەی کللتوری دیموکراسی لە هەرێمی کوردستان نەبدا ئەوە ئێستا بینی کەوتونەتە ناو کێشەیەکەوە لە بینی دوو قوسە ئەڵێم کێشە ئەژینای کێشە نیە کەسێک 10 ساڵات بە ناوی مەسعود بەرزانیەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکە ئیسا ئامادە نییە واز لە سەرۆکایەتی لە کورسیەکەی بێنێ کەواتە ئەمە ئەگەر لە سیستمێکی دیموکراسیا بیت سەرۆک بەبێ ئەوەی کە داوای درێژکردنەوە بکە پاش 2 ساڵ درێژکردنەوە هێشتا ئامادە نیە واز بێنێ لە سیستمە دیموکراسیەکانە پاشەوەی کە وادی دەسەڵاتەکەی تەواو بێ خۆی کورسی دەسەڵات جێڵێ و لە کاتێکی دیاریکراوە هەڵبژار نەکرێ بەوەی کە یەکێکی کە بێتە سەر ئەو کورسی و بەڵام خۆ لە بەرامبەرم قسانەی تۆدا ینی خۆ لە سیستمی دیکتاتۆریدا کوا ڕێدرێ حزبی دیکە چالاکی هەبێت چەپەکان لە هەرێمی کوردستانە چالاکیان هەیە هێزی ئیسلامەکان ئەندامی پەرلەمان و تەنانەت بەشداریان لە حکوومەتە هەیە هێزی ئۆپۆزیسیۆن بوونی هەبووە میدیای ئەهلی هەیە هەموو ئەمانە ژانی تۆزە گومان دروست ناکە لەسەر ئەو قسەی کە ئێمە پێمان وا بێت سیستم لە هەرێمی کوردستاندا سیستمێکی دیکتاتۆریە بەڕێزم ئەمەی کە جەنابەت باسیەکەی ئەوە ڕووکارەکەی ڕووکەشەکەی دیموکراسیەتە تعددیەتی حیزبی و هەڵبژاردن و چونکەم دیموکراتیت بریتینیە لە هەڵبژاردن دیموکراتیت تەنها بریتینیە لە تعددیەتی حیزبی مصری حسنی مبارەک دەیان حیزبیتیا بوو تەنها ڕێگە بە ئیسلامیەکان نادرا لە بەرێ ئەوترا لە وڵاتیان نابێت لەسەر ئەساسی دین حیزب دروست کرێ ئایا تۆ توانی بە مصری حسنی مبارەک بڵێ دیموکراتی بوو لە کوێت لە تەنیشت خۆمانەوە چەندەها حیزب هەیە و هەڵبژاردننی شەکرێ و ئەنجومەنی مەجلیسی ئومە کە خۆیان پێ ئەڵێن مەجلیسی ئومە کە پەرلەمانی کوێتە پەرلەمانیشە منافەسە ئەکرێت و تەنانەت پەرلەمان دەسەڵات یان بڵێن حکوومەتی شەڵەوە شوێنێتەوە بەڵام ئەتوانی بە نیزامی سیاسی کوێت بڵێ نیزامیشی دیموکراتیە ناتوانانی پێی بڵێ لەبەر چی لەبەر ئەوەی لە نیزامی دیموکراتیە ئەبێ ئەو نیزامە بۆ بەرژەوەندی گشتی ئامانجی بەرژەوەندی گشتی بێ هەوڵی قوڵکردنەوەی فەرهەنگی دیموکراسی بدا لە وڵاتەکەیە دەسا و دەستکردنی شەفافانەی دەسەڵاتە بێ بەڵام ئەمەی لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەی ئەوگزەرێ شتیوانیە باشە ئەمە چێ لی بەرپرسیارە یعنی بە دیاریکراوی بۆ نمونە هەموو ئەو حیزبانی کە سەرقاڵی ئەو گەمە سیاسیان لە هەرێمی کوردستاندا یعنی سیاسە دەکەن لە هەرێمی کوردستانە یان هەمیشە جیاکاریەکە کرێ بە تایبەت لەسەر وەختی ئۆپۆسیۆن بوونی
سێلایەنەکەی جاراندا باز لەوە دەکرا کە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەندارەتی ئەم سیستەمە خراپە دەدرایە پاڵ ئەوان بەڵام ئێستا ئەمانیش بۆ خۆیان لە بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵاتەدان و لە کە سیاسەکەدا لەسەر وەختی دروستبوونیانەوە خەریکی سیاستن ئەگەر خەتایەکەیە خەتاکە هی هەمووانە یان یەک و دوان لی بەرپرسیار مەسەلەکە خەتانیە مەسەلەکە دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەم ئێمە کللتورێکی سیاسیمان نەبوو لە هەرێمی کوردستانە کە ئەو کللتورە سیاسیە مەراحلی تاریخی بڕی بێ و گەشت بێتە مەرحەلەیە کە پێوترێ کللتوریی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەمە یەکێک لە هۆکارەکان. هۆکاری دووەم ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو حیزبانی لە ساڵی 1991ەوە کە هاتنە سەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەمان لە بری ئەوەی هەوڵدن کللتورێکی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بچەسپێنن هەوڵ بدەن کە پایەکانی دیموکراسیت لە هەرێمی کوردستانە بچەسپێنن هەوڵیاندا بە هەموو شێوێک باوش بە دەسەڵات بکەن ئیسیحوازی هەموو شتێ بکەن کای اقتصادی ئیجتیماعی ڕۆشنبیری تەنانەت وەرزشی لا کۆڵانەکانیشان بۆ خۆیان کۆنتترۆل کرد. ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە لە ناو کللتورێکی سیاسی دیکتاتۆریەوەکە لە عێراقا بەرپا لە عێراقا سەقامگیر بوو هەبوو لە سەردەمی سەدام حوسێنە جیابووینەوە ئەوان لە بری ئەوەی ئەو کللتورە سیاسیە هەڵوەشێننەوە لە بری ئەو کللتورێکی سیاسی دیموکراسی دروستکەن هەسان پایەکانی ئەو کللتورە دیکتاتۆریان زیاتر چەسپان. کاتی سەدام حوسێن تەنها حیزبێک تەنها کەسێک دیکتاتۆر بوو تەنها حیزبێک حیزبی قائید بوو بەڵام لە دوای هەڵبژار لە دوای ڕاپەڕینەوە لە بری حیزبێک دوو حیزب دەسەڵاتی گرتە دەست لە بری شخصێک دوو شخص دەسەڵاتی گرتە دەست تەنانە دوای لێ هات ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە لە هەموو کوچە و کۆڵانەکانە دیکتاتۆرە بینین یعنی تەنها دیکتاتۆر بریتین من لەو کەسێک کە دەسەڵاتە سیاسەکەی بەدەستەوەیە ئەبینی ئەچیتە گەڕەکێکەوە گەڕەکێک هەر لە نزیکی ئەم بینایی تەلەڤیزیۆنی جەنابەت ئەبینی ڕێگە بە سیارە نادرێ بە کۆڵانەکەیە بڕوا ئەم سەر و سەری کۆڵانەکە گیراوە یعنی دیکتاتۆریە چێ دیکتاتۆریە دەوەیە کە تۆ دەسەڵاتی ڕاهاتە بێ لەسەر و قانونەوە بی کە کەس نەتوانێت محاسبەت بکات و لێپرسینەوەت لەگەڵا بکە. ئێمە کە ئەڵێم مەبەسم لە دیکتاتۆری لێرە تەنها دیکتاتۆریەتی سیاسی نییە مە دیکتاتۆریەتی ئیجتیماعی بینین دیکتاتۆریەتی اقتصادی بینین چەنەها کە چەند کەسێکن لەم شارەیە کە دەسەڵاتی اقتصادی ئەم شاریان کردووە دەستەوە ڕێگە بە کەسی تر نادەن مۆنۆپۆلی هەموو کای اقتصادیان لە سلێمانیا کردووە لە هەولێر و لە کورسانیشا بە هەمان شێوە لە هەموو کوچە و کۆڵانێکە ئەگەر ئێمە لە پێش ئینتیفاازە و لە پێش ڕاپەڕینە بەدەستی دیکتاتۆریەک و بەدەستی حیزبێکی دیکتاتۆرەوەمان ناڵان ئەمڕۆکە هەموو کایەکانی ژیانی ئێمە پڕ بۆ لە دیکتاتۆر و پڕ بۆ لە سەدام حوسێن و لە سەدام حوسێنی بچووکەوە بگرێتاوەکو گاتە سەدام حوسێنی گەورە لە ڕۆ سیاسیەکەی. باشە سوپاس دەکەم کاک مەهدی بەڵێ بەرەزان دەچمە لای کاک خالید ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ لە سۆدەکانمان لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. کاک خالید گفتوگۆکەمان دەزانم بەهۆی گرفتێکەوە تۆ نەتوانی گوێت لە قسەکانی میوانەکانم بێ بەباشی من هەوڵ دەدەم بە خێرایی هەندێک لە قسەکانی کاک مەهدی و کاک کاردۆشت بۆ باس بکەم. ئەوەی ئێمە دەمانێت قسەی لەسەر بکەین قەیرانەکانی حکوومەتی بنکەفراوانە ئەو گلەیانەی پێشووتر هەبوون ئێستا شەر هەن لەم حکوومەتە هۆکارەکان بە دیاریکراویەوەی کاک مەهدی لەسەری وەستا ئەو دەڵێت ئێمە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هۆکارەکەی دەجێڕێتەوە بۆ ئەوە حتمەن کە سیستەمێکی دیکتاتۆریە بە نمونە مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێمی هێنایەوە ئەو دەڵێت شخصێک کە ماوەی 10 ساڵە سەرۆکە ئامادە نییە لە ئێستاشدا دەستبەرداری ئەم پۆستە ببێت. دەمەوێت یعنی سەرنجی تۆ بزانم لەسەرەوەی کە ئاخۆ قەیرانەکان بۆچی هەر بەردەوامن ئەم تەجروبەیە تەجروبەی حکوومەتی بنکەفراوان تەجروبەیەکی خراپ بوو لایەنەکان کە ویستیان تاقی بکەنەوە نەیانتوانی سەرکەوتوو بن لەم تەجروبەیەدا یان ئەو قەیرانانەی کە بۆ هەرێم هاتە پێشەوە وای کرد نمونەی ئەم حکوومەتە تاوەکو ئێستا ئەوە بێت کە یەکێک لە میوانەکانی NRT ناوی دەنێ حکوومەتی چل قەیران. نبی بس مدویا بیشم کو سرکرداتیا سیاسی کردستان گلک جیرانه
هەڵسانگاندنا ژێواری سیاسی هەرێما کوردستانê kirî taybetî piştî hilbijartinê Perlemanê Kurdistanê ku giringel herêma Kurdistanê hikûmeteka binkefirawan bîtin we 4 salê aram ji rûyê navxwî da hemî hêz û layanên siyasî pêk ve kar bikin bu hindê herêma Kurdistanî derbazî vê qonaxa têda hey têda derbaz bibîtin we bişêt berhengariya wan asteng û wan خاندویت کو هاتا چاوره کردن همبری هرم کردستان بیتن تایبتی سیاست حکومت هرم کردستان همبری بغداد و همی دیسانجی قیران نافخویت کو هاتا چاوره کردن هرم کردستان کویت تدا هلسانگاندن حکومت جیت وان مواد 2 سال چوی دا او گلک زلال و برچاو بیت او بیا کو هماهنگی کا باش نابرا همی لاین بجدارت نابرا حکومت هرما کردستان بەڵام زۆرترین گلەیش لە ناو خەڵکەوە هەیە شێوەیەکی گەلێکی کۆم کار هاتەکردن و هەمی لایەنە ژێ ڕۆڵی خوا دیتیەوە پیچ ڕەنگێکیژی نەهاتە زمان کو لایەنێکی گلە ئەنگازندە لەسەر ڕۆڵی خوا هەبیتن یان نەشیا بیتن ئەو دەسەڵاتە پێتویت وزیرێکی یان جهتێکی دی نەشابیتم کاری خۆڕابیتن ئانکۆ حکومەتەکە گرتیت ماوێ 2 ساڵێت چوێدا هاتن ئەڤروکە سەرهەلدانا وی بابەتی خۆ گەلە پرسیارە هەڵگیریتن یعنی چ هاتە پێش بۆ هەندێک و ئەڤروکە بەحث لەسەر حکومەتێ بێتەکردن و هەندە لایەن خۆ بەرپرسەرەتیا خۆ دەربێخن پشەهدەیە هەمی لایەنە و سەرۆکی حکومەتێ گەلێکی دادوەرانە بی و کار شێوەیەکی کۆم دەرواز ببیتن و هەر بەڕێزێک ژیت ناو حکومەتە هەرێما کوردستانێدا وەکو پێتڤی ڕۆڵی خۆڕا ببیتن و بەشداریە ممارەسەکردنا بەرنامە و پرۆگرامی حکومەتە هەرێما کوردستانê و حکومەتê زەنگین بکەتن و gelek layena jî mavê borî de me gulê dî ku şanazî pêyekêt kir ku şiyayne gelek xala çareser bikin lê sîstemê hukmranî li herêma Kurdistanê evrike pêtivî pêyekêt ketin ku hemî layen kar li ser avakirin û nîjenkirina gelek meselên siyasî li pêşiya wan mesela distûrî bê ku herêma Kurdistanê bîte xawan distûrekê şerعî ku şilayê xelkê Kurdistanê ve bête pesendkirin geleka ziyet û behsê çaksazî gelek baredî da bikin çunke distûr bilindtirîn yasa ku dêşêtin gelek biyavên jiyana xelkî û hikûmetê rêkê xîtin evrûke pisyar bila bête kirin her layenekî çend hewl dayek çend kar kiriye bu hindê دستوری بگهینه و قوناغا کو خلق کردستان رای خل سر بداتن و شرعیت بداتن اف پنگاوه و کو پتوی تو وقت خدا کال سر نهاتا کرن و دیسانجی افریقا لجنکا 22 کسی دست بکارن گلک لاینا دوین سر وی لجنهانه دا باز بدن و هنده پروژه جدا دا پیشکشت کن بو هنده قیرانی دریز بکن بحقیقت گلک بابت هنه دوید و قناغه دا همی هزولایان پیگ و که بجدارن حکومت هرما کردستان دا و چیکرنا حکومت بن کفروان جی فاکترت خواه بینه بحقیقت که همی لایان بجداری آوا کرنه بنو بس دیاره باشه بلام کا خالد جنگی منگات تو کا خالد دشیم پتر اپوزیسیون بن دشیم پتر کار سر حکومت بکن و کا خالد جد لمنه نم خبن دنگم کا خالد گهداریم نبید بەڵێ بەڕێزان دیارە دەنگی من ناگاتە کا خالد بەداخەوە هیوادارم و گرفتە چارەسەر بکەن هاوکارانم بۆەوەی بتوانین دەرفەت بدەین بە کاک خالید تا وەڵامی پرسیارەکان بداتەوانێت دەچمەوە لای کاردۆ کا کاردۆ ئەوەی لە قسەکانی کاک خالیدا باسی کرد ئەگەر قەیران هەیە ئەگەر گرفت هەیە گەرم حکوومەتە نەیتوانیوە سەرکەوتوو بێت حکوومەت بە تەنیا حکوومەتی پارتی دموکراتی کوردستان نیە حکوومەتی هەموو ئەو لایەنانەیە کە بەشدارن ئەگەر کەم و کوڕیەکە بێت گرفتێکە بێت بەرپرسیارەتێکە لەسەر شانی هەموو لایەنەکانە هاوڕایت
بەڵێ بەرپرسیارەتەکە لەسەر شانی هەموو لایەکە بۆ گۆڕانکاری بەڵام ئەمە پێمان وایە لە وێستگەیەک داین کە پێویستە ئیتر بەم شێوازە حکومت ناتوانێت ئیدامە بە خۆی بدا وەکو حکومەتێکی هاوڵاتی دەسەڵاتی قەزا ناتوانێت کاری خۆی بکە بەبێ سربەخۆبوونی لە کوردستاندا تا ئێستا یاسا سەروەر نییە بۆ هەموو کارەکانی ئێمە هێشتا وڵاتێکی دامەزراوە نین تا ئێستا هەڕەشەی حزب لەسەر هەموو پێگەکانی بەڕێوەبردننی وڵاتێ لەبەر ئەوە دەبێ ئیرادەیەکی بەهێز هەبێ کە بڕیار لە چاکسازی لە سیستەمی سیاسی بدا بۆ دەکەین ئەو ئیرادەیە لاوازە خۆی لێرە کێشەکە بەرپرسیارەتەکە دەردەکەوێت یعنی ئەو حیزبانەی کە دەتوانن بڕیار بدەن یەکێک لەوانە پارتی دیموکراتی کوردستانە دەبێت ئەو ئیرادە لەودا هەبێت چونکە لە ئەو ئیرادەیە نەبێ ئەوە کۆسپێکی گەورەیە لە بەردەم گۆڕانکاری لە بەردەم بەڕێوەبردننی حکومت بەم شێوازە باشە کاردۆ باکسەکە بەڕۆنی بگا مەبەستە دەوەیە کە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئیرادەی نییە بۆ چاکسازی نایەوێت چاکسازی بکە ئێوە وەکو لایەنەکانی دیکەتانەوێت بەس ئەوان نایەنەوێ ئەزانی ئێمە بڕوایەکمان هەیە بەڵێ ئێمە بڕوایەکمان هەیە کە پێمان وایە ئێستا حکومت سەرۆک وەزیران لەدەست پارتی دیموکراتی کوردستانە و ڕاستە بەرنمەکە بەرنمەیەکی هاوبەشە و حکومەتەکە حکومەتی بنکە فەرەوانە بەڵام پێویستە جێبەجێکردنی ئەو بەرنمەیە بەکردار بێ ینی بە دروشم ئەمە ناتوانین ئیدامە بە دەوڵەتداری بدەین لە کاتێکدا ئێمە لە وڵاتێکی پڕقەیرانین لە کێشەی بنیێویمان هەیە لە تەعاملکردن لەگەڵ دیموکراسیەت لەگەڵ ئازادی لەگەڵ سەروەری یاسا لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بە پرۆسەی هاوبەشێ لە بڕیاردانی سیاسی ینی ئێوە بۆ خۆتان بۆ نمونە وەزارەتی داراییتان هەبێ وەزارەتی پێشمەرگەتان هەبێ نوێنەرتان لە ناو ئەنجومەنی باڵای نەوتوغازدا هەبێ بۆچی ینی غەدر نییە ئێوە خۆتان لە معادلێ بێنە دەرەوە پێتان وا بێ کە ئەوەی کە بەرپرسیارەتە گەورەکەیەکەوێتە ئەستۆ ئەوەی کە نایەوێت کاری باش بکە بە تەنها لایەنێکە نا ئێمە ناڵێن تەنها لایەنێکە ئێمە بەرپرسیارین لە بەڕێوەبردننی وڵات و ئێمە پێمان وایە ئێمەش دەبێ نوێنەرانی ئێمەش لە حکومت بکەونە ژێر ڕقابەی پەرلەمان دەستەی نەزاها دیوانی چاودێری و بکەونە بەردەم دادوەری خەڵک لە ئایا بەرنمەکەی خۆیان کە بەڵێنیان بە خەڵک داوە چەند جێبەجێ دەکەین بەڵام پێمان وایە بڕیاردان لە کوردستان پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنەکە بەڵام بەتایبەتی ئەو کێشانەی ئەمە ڕوبەڕووی دەبینەوە کێشەی ئەو شەژمانگە و ساڵە نییە کێشەی 23 ساڵە لە دەستی حزب لە ژیانی ئابووری لە دەستی حزب لە ژیانی سیاسی لە بەڕێوەبردننی وڵات لە دەسەڵاتی قەزا هەموو ئەوانە حزوری گەورەیان هەیە لە وڵات بەو شێوەیە لێ بکرێت لەبەر ئەوە ئەمە پێمان وایە بەرپرسیارەتەکە لە ئاستۆی هەمومانە و دەبێت ئیرادەکە لای هەمومان هەبێ بۆ ئەوەی گۆڕانکاری بکەین و ئەو بەرنمەی کامانە بیکەینە کردار کە تا ئێستا ئەوە نابینین لە ئاسۆی بەڕێوەبردننی ئەو وڵاتە باشە لە پاڵ ئیرادی چاکسازیدا کە تۆ دەڵێ دەبێ بوونی هەبێ حزوری هەبێ ئیرادێکی تر نییە ئەویش کە دانانە بە قەیرانەکان و بە سەرنەکەوتن لەو پلانەی کە بۆ نمونە حکوومەتەی بووە لە دنیادا نمونەی زۆرمان بینیوە وەختێک حکوومەت دەکەوێتە قەیرانی ئاوها گەورەوانێ و ئەم هەموو ناڕزایەتی خەڵکی لەکەوێتەوانێ ئاساییە کە حکوومەت هەڵەوەشێنرێتەوانێ بۆچی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە نمونەی لەم جۆرە نابینین بۆ نمونە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان نەگەیشتۆتەوە قۆناغی کە بڕیاری هەڵوەشانەوەی لێ بدرێ ئەزانی لە وڵاتەکان کە کاری دامەزراوەیی و بەڕێوەبردن ئاساییە کە سەقامگیری هەیە زۆر ئاساییە لە کاتی قەیران و مەشاکلەکان متمانە لە حکومت بسێنەوە ئەو حکومەتەی مەش هەر دەکەوێتە بەردەم ئەم متمانەیە کە پەرلەمان داوێتی بەم حکومەتە بەڵام ڕاستیەکە ئێمە دەبێت ئەو دان بەو ڕاستیە بنین کە لە کوردستاندا کێشەکان کێشەی ئەو ڕۆنین یعنی دەتوانم بڵێم بە زەمانێکی دیاریکرا و ناتوانێت چارەسەر بکەین بەس ئەوەی بەلای ئێمەوە گرینگە ئەو ئیرادەیە کە دەبێت ئێمە لە شوێنێک ڕاوەستین و بڵێن بەڵێ ئێمە کێشەمان هەیە ئێمە بەم شێوازەی ئێستا ناتوانین حکومت بەڕێوەبەرین ئێمە ناتوانین قەیرانەکانمان چارەسەر بکەین ئێمە ناتوانین ژیانی ئابووری و بەرهێنان بەم شێوە بەڕێوەبەرین ئێمە ناتوانین هەموو ئەو کێشەی سیاسەکانمان بەم شێوە حەلکەین لەبەر ئەوە ئێمە دەبێت ڕاستگۆ بین لە بەردەم خەڵک و لە بەردەم لایەنەکان پێکەوە
دابنیشین و بڕیار لەوە بدەین کە ئێمە پێویستە چاکسازی بنەڕەتی لە وڵاتی خۆمان بکەین. چاکسازی بە مانای ئەوە کە دژایەتی گەندەڵی بکەین، شەفافیت بخەینە بڕیارەکانمان و چاکسازی بە مانای ئەوەی کە هەمومان لە بەردەم یاسا یەکسان بین، دەرفەتی یەکسانمانەوە بی و یاسا لەسەروی هەمومانەوە بی. تا ئێستا کێشە حزبیەکان، خواستە حزبیەکان نەک چاکەی گشتی بۆتە کۆسپی گەورە. ئێمە دەبێ هەموو ئەو دروشماگرین. چاکەی گشتی لە سیاستکردنی ئێمە مانشێتی کارکردنی ئێمە بێ و هەر کەسێکمان بەرپرسیارین بکەوینە بەردەمی دادگا، دادگاکە جەماوەر بێ، پەرلەوانمان بێ، قەزا بێ. ئەو کاتە دەتوانن متمانەشمان لێبستینەوە. بەڵام تا ئێستا ئێمە ئەو ئیرادەیە بەلاواز دەبینین چونکە گرفتەکان گەورن. ئەجنات تۆ پێت وایە کاتی ئەوەیە چیمان هەیە بۆ نمونە و متمانەی لە حکومەت وەربگیرێتەوە سیاسی، بەڵام گرفتین بەڵێ کا کردەوەتم بۆ نمونە تۆ پێت وایە ئێستا کاتیەوە بێکە متمانە لەم حکوومەتە وەربگیرێتەوە؟ من دەڵێم کاتی ئەوەیە پەرلەمان بانکێشتی ئەوانە بکە کە بەرپرسیارن، خەڵک متمانەی پێداون کە بەرنمەکەیان جێبەجێ بکەن. ئەگەر ئەوان بەکردار بەرپرسیارن لە بەردەم کۆسب دروستکردن لە جێبەجێکردنی ئەو بەرنمەیە کە ئەعلانیان کردەوە بەڵێ دەبێت متمانەیان لێبستینەوە. سوپاس دەکەم کاک کاردۆ. دەگەڕێمە وڵات. کاک مەهدی لەسەرەوە بابەتە ینی سەرنجی تۆ چییە؟ کاتی ئەوەیە ئێمە متمانە لەم حکوومەتە وەربگرینەوە هەر بۆ خۆی بۆچی ئەمە نەبۆتە جۆرێک لە کللتوری سیاسی لە هەرێمی کوردستانە، ینی وەختێکە بۆچی نمونی هاوشێوە دەبینین لە وڵاتاندا، وەختی حکوومەتەکان دەکەونە قەیرانەوە ناتوانن چارەسەری ئەو گرفتانە بکەن کە هاوڵاتیان گلەی و گازندەیان لێ هەیە، متمانە لەو حکوومەتە وەردەگیرێتەوە. بۆچی تاوەکو ئێستا ئەم نمونانە لای ئێمە بوونی نییە، وجودی نییە؟ دیسانەوە ئەگەڕێتەوە سەر ئەو کللتورە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە. ئەگەر کللتورە سیاسەکە دیموکراسی وایە کەواتە سابقەی سیاسیمان ئەبوو لە هەڵوەشانەوەی حکوومەتە. لای ئێمە حکوومەت خۆی قەیرانە، حکوومەتەکە خۆی بریتێ لە قەیران، بۆ خۆی قەیرانە، خۆی قەیرانە، حکوومەتەکە خۆی قەیرانە. حکوومەتێکی ئەوەی کە ناویان ناوە بنکە فراوان و وفاقی وەتەنی ئەوانە، ئەم جۆرە حکوومەتانە لە هەموو دنیاە حکوومەتێکی تەمەڵن، حکوومەتێکی قەڵەون خۆیان ئەبنە قەیران. ئەم حکوومەتە لە سەرەتای دروستکردنیا وەکو باسمان کرد، ئەم حکوومەتە کاتە دروست بووکە کێشەمان لەگەڵ بەغدایە هەبوو، شەڕی داعش لە ئارایە بوو، کەواتە لە بری ئەوەی ئەگەر ئەم حکوومەتە نیازی بواە کێشەکان چارەسەرکە، نابوو حکوومەتێکی گەورەی قەڵەوی بنکە فراوانی نازانم چی ئاوا هەموو حیزبەکان لە خۆی کۆکاتەوە. دەبوو حکوومەتێکی مصغری بچووک کە متمانەی هەموو لایەکی بەدەست بێنایە، بەڵام دەسەڵاتدارێتی بەدەستی حیزبێک یان دوو حیزب وایە کە ئیتلافێکی بچووکیان دروست کردایە بۆ ئەوەی کە بتوانن بپەرژێنە سەر ئەوەی نەکدڵی هەموو لای تەجروبەکە سەرکەوتو نەبوو ئەساسەن کە نابووە لەبەر ئەوەی ئێستا ئەم حکوومەتە خۆی پارتی لە ئەوڵەوە لە دامەزرانی ئەم حکوومەتەیە ئەمانجی شێبوو. ئەیزانی لەناو ئەم قەیرانانەیە ناتوانێت حکوومەتێکی باشی خاوەن ئەدائی ڕێک و پێک دروست بکەم، لەبەر ئەوە هەموو لایەنەکانی تێوەگلان بۆەوەی کە مەسئولیەتەکە تەوزیعکە بەسەر هەموو لایەنەکانەوە ئێسێشە بینین کە هەموو کادرەکانی پارتی، هەموو ئەو کەسانەی پارتیەکان کە لە میدیاکان و قساکەن مەسئولیەتەکە خەنە سەر لایەنەکانی تر. ئەمە پارتی لەوەیە هەدەفی خۆی پێکە. لێرە ئەمە لە سەبارەت بۆی کە ئایم حکوومەتە کاتی هاتووە کە هەڵوەشێتەوە یان کاتی نهاتوە هەڵوەشێتەوە، بڵێ ئەم حکوومەتە لە دوای 6 مانگ یەکەمەوە دەبوو هەڵوەشایەتەوە. بەڵام کێشەکە ئەوەیە هیچ لایەنێک لە لایەنەکان چونکەم حکوومەت چۆن هەڵەوەشێتەوە یا ئەوەتانێ قەیرانەکان ئەوە نەقوڵن حکوومەت بەرگە ناگرێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیستیقالە ئەکا لە بەردەم لێپرسرایەتی سیاسی ئەخاتە ئەسوقۆی و ئیستیقالەکە، یان ئەوەتانێ لایەنە بەشداربووەکانی ناو حکوومەت لەم جۆرە حکوومەتە ئیتلافیانەیە ئەکشێنەوە لە حکوومەت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یان حکوومەتەکە خۆی ئەبێتە حکوومەتێکی کەمینەم لە نیسابەقانیەکەی کە پێویستە متمانی کە وەرگێ لە 150 کەم ئەبێتەوە بە ناچاری حکوومەتەکە بێتە حکوومەتێکی دەست لە کار کێشراوە. باشە یەک بابەت بوروژین لە مەسەلەی پرسی سەرۆکایەتیە بە تایبەت پاش 23 حوزەیران گوێمان لە هەندێک لە کادرانی پارتی دیموکراتی کوردستانە بوو بۆی کە ئەوان ئەم حکوومەتە تەوافقی ئێستا هەڵدەوەشێنەوە ئەو کات حکوومەتی زۆری نەپێک دەهێنن.
تەجروبەیەکی باشە ئەگەرەوە ڕووبدا وا تێگەیشتم لە قسەکانی تۆ. من ئومێدەوارم کە بتوانن ئەم حکوومەتە هەڵوەشێنەوە لایەنەکانی تر جگە لە پارتی من ئەوەی کە پارتی باسیەکە تەنها وەکو هەڕەشەیەکە ئەیکە ئەجینا پارتی ئەو هەنگاوەنانێ پارتی ناوێت لەم کاتی قەیران و ئاڵۆزی سیاسی و اقتصادی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تەنها خاوەنی حکوومەتەکە بێ بەڵام ئەبێ لایەنەکانی تر جورئەتیان هەبێ کە لە حکوومەتەکە بکشێنەوە بۆ ئەوەی حکوومەتەکە بکەنە حکوومەتێکی کەمینە و متمانەی پەرلەمانی لەدەست بدا ئەو کاتە حکوومەت لە خۆبەخۆ حکوومەتەکە هەڵەوەشێتەوە بەڵام بەداخەوە ئێسش لایەنەکانی تری بەشداری حکوومەت لەگەڵ پارتیە چ یەکێتی چ گۆڕان چ لایەنە ئیسلامیەکان ئامادە نین لە حکوومەتەکە بکشێنەوە ئامادەنی لە حکوومەتەکە بکشێنەوە چاوەڕی ئەوەیانەکە دەرویەکیان لێ بکرێتەوە چاوەڕی ئەوەیانە کە دەرفەتێکە بێ بۆەوەی کە بتوانن تا ئاستێکەوەی کە خۆیان لە بەرنمەکەی باسییانە کرد چاکسازیەکەینەوە بکەن بۆەوەی کە بەدەستی خاڵی دەرنەچنە دەرەوە لە حکوومەتەکە بیانوێ لە لەحزەیەکە خاڵێک بخەنە سەر پیتەکان لە ناحکوومەتە بەڵام بە دڵنیاییەوە پاشتە تا 3 ساڵی کە کام حکوومەتە بەردەوام بێ ئەمان ناتوانن ئەو خەونەی خۆیان بێن نەدی. و ئێمە بیوشمان لەبیر نەچێ ئێمە تەجروبەی حکوومەتی بنکە فراوانمان پێش ئەم حکوومەتەیشە بۆ لە کاتێکە کە لە دوای ڕوخانی سەدام حسێنەوە کە هەردوو ئیدارەی هەرێمی کوردستانێکی گرتەوە حکوومەتێکی بنکە فراوانمانە بۆ ڕاستە ئەو کاتە گۆڕان نەبوو بەڵام ئەو کاتە یەکێتی و پارتی و لایەنە ئیسلامیەکانیش بەشدارێن لە حکوومەتەکەیان کرد بەڵام ئەو کات قەیرانەکان وەکو ئێستا هەبوو بەڵام کێشەکە کێشە دارایەکە وەکو ئێستا قوڵ نەبوو لە بەرەوەی پارە بەلێشاو لە بەغداوە ئەهات بژانەوەیەکی ئابووری کەوتە ناو هەرێمی کوردستان و ئەجینا قەیرانە سیاسیەکان قەیرانە کۆمەڵایەتیەکان ڕۆشنبیریەکان لە ئێستا ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبووە لەبەر ئەوە ئێمە ئەو کاتە ئەو حکوومەتە بنکە فراوانی ئەو کات نەیتوانی کێشەکان چارەسەرکە بەڵکو کێشەکانی زیاتر کرد ئەمە بە میراتی مایەوە بۆ حکوومەتی دوانەیی پارتی وێچێتی لە ساڵی 2009 و ئەم حکوومەتیش کێشەکانی خۆی گواسەوە بۆم حکوومەتەی کە ئێستا هەیە من هیوادارم کە ئەم لایەنەکانی تری بەشداری حکوومەت ئەگەر نیەتی ئەوەیان هەیە کە چاکسازی بکەن من لێرەوە دڵنیانەکەمەوە کە چاکسازیان پێ ناکرێت باشترین حل ئەگەر ئەوان باسی ئەواکەن وەکو کاکاردۆ باسی کرد چاکەی گشتیانەوێ ئەیانوێ سیاستکردن لە هەرێمی کوردستانە چاکەی گشتی بێ ئەبێ لەم لەحزەیەوە بڕیاری ئەو بدەن لە حکوومەت بکشێنەوە بۆی کە حکوومەتەکە هەڵوەشێتەوە بڵێ نەکاتی 6 مانگ لەمەوە پێشکاتی هەڵوەشانی حکوومەت بوو لەبەر ئەوە ئەبێ ئەمان جورئەتیوان هەبێ لە حکوومەتەکە بێنە دەرەوە بۆ ئەوەی حکوومەتێکی تر دروست بێ کە مەسئولیەتەکەی دیار بێ لە سەرشانی حیزبێک یا دوو حیزب بێ ئەو کاتە ئەو حیزبە بە ناچاری هەندێک ئیجراءات ئەکا کە هەر نەبێت تۆزێک باریشانی خەڵکەکە سوکترکە من ناڵێ قەیرانەکان چارەسەرەکە. زۆر سپاس دەکەم کاک مەهدی دەچمەوە لای کاک خالید ئێستا کاتی هەڵوەشانەوەی حکوومەتەوە دەبێ متمانە لەم حکوومەتە وەربگیرێتەوانێ هەروەها ئەمە قسەی کاک مەهدیە دیارە وەکو مامۆستای زانکۆ و دەژڵێت پارتی دموکراتی کوردستان دەیزانی کە ئەم قەیرانانە بوونی دەبێ و ناتوانێت ئەم قەیرانانە بە ئاسانی تێپەڕێنێ بۆیە هەر سەرەتا هات حکوومەتی بنکە فراوان تەرخی حکوومەتی بنکە فراوانی کرد بۆی بەرپرسیارەتەکە بکەوێتە ئەستۆی هەموو لایەنەکان نەک بە تەنیا پارتی دموکراتی کوردستان دیسانەوە مەشەر قسەی مامۆستا مەهدیە وەکو مامۆستای زانکۆ سەرنجی ئێوە لە هەمی دنیاە ئاشکرایە و حکومەتە بنکە فراوان باشیر خۆ هەنا و لایەنی خۆی ئیجابیژی سلبیژی هەیە سەرڕای وان باشیت حکومەتە بنکە فراوان داهین نەبوونە ئۆپۆزیسیۆنی دەرگەهێ ڕەخنەل حکومەت تێتە گرتن ئەوە یەکەل هەمی جیهانێ و بەری حکومەتە بنکە فراوان بێتە دامەزراندن ژی ئەفئیکە تا زانین و یال بەرچاو ژی بی لێ قەیرانێن تێتە هاتە چاوەڕێکردن لە هەرێما کوردستانê بێنە پێش قەیرانێت چارەنویس ساز بین گرێدای چارەنویسê milletê Kurd bîn metirsiyet ciddî bîne li ser herêma Kurdistanê û serwan destkeftêt ku xelkê Kurdistanê derencamê wê xebata zor û wê berxudan û wê bênfirehiya dirêja xelkê Kurdistanê kêşay metirsîl serhebî dîsan herêma Kurdistanê geştiye qonaxekê pêtivî piştevanî û harîkariya hemî hêzolayanekî bî ku herêma Kurdistanê ji wê qonaxê derbas bikene ve divêt em xalên îcabî bibînin ji hikmeta binkefirawan çunke pêtiviyeka xelkê Kurdistanê bê divê qonaxê
قناغدا از گلک سرسورمات مینم شوان بو چونت هوال بحث کتن بحقیقت نابیتن تنه او پیچا گلاسیا خالی تو ببینی دویتن تو باشین حکومت هرم کردستان شیا دوی قناغدا برهنگاریا داعش ببیتن و افریقا هرم کردستان و خلک کردستان در بازی مطرسی قناغ کرکو مطرسی داعش سر خلک کردستان بید بلکو سرکفتنه که مازن سر آست جهانی جی او سرفرازی پیشمرگی و خلک کردستان بدز و اینای اوه دوگرت اوه بو دسالات حکومت هرم کردستان دیسان سیاست نفتی دا افریقا گشت آسته که گله که پیش کردی و هرم کردستان سر به خود شیتن رجاک باشا پترول فروشید و اگه او آستانگت حکومت بغداد نبانه رنگ هرم کردستان افریقا شره خدمت گزاری و شره آبوریشی تراوشکا گلک باشتر دابی دیتنا من اف بابتا که چیکریه دیاره پشتی 2 سالت بیتن دم اپوزیسیونه و هندکات بیتن مفایش و بوشاهیه که لاین سیاسی پیدا کرد گروپان سیاسی هرم کردستان دا وکو کارتکا هل بجارتن دهاتی هر دیگه برنامه دست بکریه و کار سر بکن اگر نه همه او قیران تینا بحث کرن او کشت هایی لاین سیاسی دشیم شوکه گفتگو دانستاندن تنافولا پارلمانی دا و انجمن وزیران دا بحث بکن و پیداگیری سر بکن و چاره سر بکن اساس دا حکومت بن کفروان هاتی آوا کرن بونده سر دریل گلوان خالد لواس یت کود سیستم حکمرانی در هرم کردستان و شوکه باشتر کو همین لاین خدمت گزاری بگین خلک کردستان و روش هرم کردستان برف آسوی که باشتر وبن افریقا بله که خالد سپاس کم که خالد اف دنگ هنه بو هلوشاندن حکومت هرم کردستان بله دیسان همان گرفته که دنگ من ناگات که خالد بو پی کاتکی کم ماوا هەوڵ دەدەم بەشێک لەو کۆمنتانە بخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان هاتووە کاروان حەمەتاتە دەڵێ سەر تاپای کوردستان قەیرانە بەڵام گەورەترین قەیران بێدەنگی خەڵکە و ئەو دەڵێ بەڵێ بۆ هەڵوەشاندنەوەی حکوومەتی پڕ قەیران و کۆتایهێنان بەو کابینە پڕ شکستە هەژان شێخ نووری نووسیوێتی ئەرێ نە ئاومان هەیە نە کارەبامان هەیە نە بانزین هەیە ئەم حیزبانە بەتەمای چین تاکەی ئێمە لە قەیران نابین ئاخر ئەمانە گرنگترە سەرۆکی هەرێم یان سەرۆکی هەرێم واسەری زمان و بنی زمانیان هەر سەرۆکی هەرێمە و بۆ ئێمە گرنگ نییە کێ سەرۆکە گرنگەوەی ئاو کارەبا و بانزین هەبێ هەژان وای نووسیوە سەرچیە نووسیوێتی بەرەو کاولتری بەرەو زیاتر کەڵەکەبوونی قەیرانەکان لەسەر یەکتری و نەبوونی توانای چارەسەرکردنیان مراد تاهێریش دەڵێت استراتیجێتی کوردیدا بمەزرێن و ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت یەک بگرن و دوای دەوڵەتی کوردی پێکەوە ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە ئەحمەدیش نووسیوێتی ئەترسم گەنج لەبەر ئەم قەیرانانە لە وڵاتدا نەمێنێت و ببێتە کوردستانێکی بێگەنج ئەو کاتە باخۆیان حکوومەت و وڵات بەڕێوە بەرن ئامانجیش نووسیوێتی دیسانەوە هەمان کۆمنتی نووسیوە دەڵێ دەترسم گەنج لەبەر ئەم قەیرانانە لە وڵاتدا نەمێنێت وریا گەڵاڵیش نووسیوێتی هیوادارم قەیرانی ئاو چاک بکەن بانزین و کارەبا و غازمان ناوێت دیارە زۆر بێ ئاون یەکێکی دیکە لە کۆمنتەکان شاه نووسیوێتی بەڕای من هەتا زووە بارزانی لە پۆستەکەی دوور بخرێتەوە ڕای شاهە و ئەوەی بە چارەسەر زانیوە بەرزانیش دەڵێ خەڵک عادەتی کردووە بەبوونی قەیران و ئەم حکوومەتەش بەبێ قەیران ناتوانێت بژێت چونکە نەبوونی قەیران وا دەکات کە خەڵک داوای مافی تر بکات کاک کاردۆ زۆر بە کورتی سەرنجی تۆمەوێت لەسەر کۆمنتی ئەو هاوڵاتیانە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیبیانە مافی خۆیانە و داواکانیان داوای ڕەوان و حکوومەت بەرپرسیارە لە بەرامبەر هاوڵاتی کە ئاسایی مافیان نییە قسە بکەن دەبێت جێشان لێ بگیرێوانە من لە بەرامبەر ئەوە دەڵێم حکوومەت بەرپرسیارە لە بەرامبەر داوای خەڵک کە بەڵێ دەبێ داواکانیان جێبەجێ بکرێ و ئێمە پێمان وایە هێزێکی نیشتیمانین لە پێناوی داوای خەڵک بەشداری حکوومەتمان کردووە و لە ماوەیەکی دیاریکراوە ئێمە ئۆپۆزیسیۆنیش بووین هەر لەسەر داوای
دیفاعکردن و بەرگریکردن لەسەر داوای مافی خەڵک و ئێستاش ئامادەین هەر کاتێک بزانین کە ئەم حکومەتە ناتوانێت ئەو بەرنامەیە کە ئێمە بڕیارماندا بوو کە جێبەجێی بکە هەموو هەڵوێستێک لە کاتی خۆی لە پێناوی خەڵکو و لە پێناوی لێ ئەکشێنەوە چونکە کاک مەهدی لە شوێنە ئاماژەی بۆ کرد لایەنەکانی دیکە بێ لە پارتی دموکراتی کوردستان جورئەتی کشانەوەیان نییە لەم حکومەتە ناتوانن جورئەتیەوە بکەن بە کورتی سوپاس. ئێمە هێزێکین هیچ هێز و لایەنێک ناتوانێت گرەوی جورئەتکردن و جورئەت نەکردن لەگەڵ ئێمە بکە. ئێمە پێمان وایە بەرپرسیارەتی نیشتیمانیمان هەیە لە بەرامبەر شەڕێک کە ئێستا ڕوبەڕووی کوردستان بۆتەوە لە بەرامبەر کێشە و گرفتەکان تا ئەو جێی دەتوانین مشارەکەیەکی فعال بکەین لە خزمەتکردنی خەڵک و گۆڕانکاری و چاکسازی دەیکەین هەر کاتێک زانیمان پێویست بکەم حکومەتە بکشینەوە ئەو کاتە ئەو بڕیارەش باس دەکەم کاردۆ کاک مەهدی زۆر بە کورتی سەرنجی تۆمەوە لەسەر کۆمنتی و هاوڵاتیانەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەرنجی خۆیان دابوو ئەو هاوڵاتیانە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و شتانیان باس کردەوە مافی زۆر سەرەتایی ژیانەکە باسییان کردووە لە ئاو کارە باو نەوت و لێ هیچ وڵاتێکی دنیای ئەم جۆرە شتانە نییە و یەکی چەند شتێکی جوانی نووسی بووەڵێ ئێمە ئەم حکومەتە بەردەوام لە قەیران ئامانیڵێتەوە بووی کە داوای شتی تر نەکەین هەدەفەکەی ئامانجەکەی بە تەواوەتی پێکاوە بەڵێ ئەم حکومەتە بەردەوام خەڵکی لە قەیران نایهێڵێتەوە بڵێ بە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بریتیە من لەگەڵ ڕێزم بۆ کاردۆ کە باسی کردی مەسوولێتەکە لە سەرشانی ئەمێ نابێ اعترافکەن کە بڵێن مەسوولێت لە سەرشانیوانە لە بەری حکوومەتی پارتیە لە ناو پارتیە حکوومەتی بنەماڵی بەرزانیە هەموو مەسوولێتەکە لە سەرشانی ئەوانە لەبەر ئەوە ئەوان بە پلان بە بەرنامەواکەن قەیران دروستەکەن قەیرانی سیاسی دروستەکەن قەیرانی ئابووری دروستەکەن بۆەوەی کە خەڵکی باسی شتی تر نەکە یەکێک لە کۆمنتەکان باسی ئەوەیە کرد یعنی خەڵکیان گەیانۆتە ئەو ئاستەی کە بڵێ با بەرزانی سەرۆکە چێ سەرۆکە مشتیلی من نییە بەس قەیرانەکانم بۆ چارەسەرکردنیوەی ژیانم لە بێکارەبای و لە سری بنزین و لە بێ ئاویان نەبە مەسەر بێدەنگی بڵێ بێدەنگی خەڵک چی بکە خەڵک قسە ئەکا لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سەیری خەڵکە خەڵک قساکە بەڵام پێویستی بەوەیە کە حیزبێکە بێ بە منەظەمی ئەم دەنگە ناڕەزایانە کۆکاتەوە وەکو پێشتر کە چۆن گۆڕان هەبوو بە وەکو بزوتنەوەیەکی معارض ئەگینا خەڵک بێدەنگ نییە خەڵکی قسە ئەکات بەڵام پێویستی بە حیزبێکە کە ئەم دەنگە ناڕەزایانە کۆکاتەوە ڕێکی بخات. سپاس بۆ مەهدی ئەبوبەکر مامۆستای زانکۆر و سپاس بۆ خالید ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو داوای لێبوردن لەو دەکەم چونکە نەمانتوانی وەکو پێویست من پرسیارەکانی ئاراستەکەم و ئەویش نەیتوانی وەکو پێویست وەڵامی ئێمە بداتەوە هەروە سپاس بۆ کاردۆ محەممەد ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە ڕاستەخۆ لە سودەکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو ئازیزانم سپاس بۆ کۆمنت و پرسیاریەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.